پەیوەندی وەرزش بە زانستەکانی دیکەوە یەکێکە لە بەرگەکانی ئەم جارەی بەرنامەی سپۆرت مەگەزین. وەرزش چەندین زانستی دیکە پەیوەندی پێوە هەیە کە ڕاستەوخۆ و غێر ڕاستەوخۆ یا ڕاستەخۆ ناڕاستەخۆ لەگەڵ وەرزش هایەکەگرنەوە. بوارەکانی جوڵەی جەستا یاخود لایانی تەندروستی یاخود لایانی دەرونی ئەمە و چەندین زانستی دیکە چ بایۆمیکانیک بێ چ لایەنەکانی شێوازی ڕاهێنان و مەشقەکان بێ لە ناو زانستی وەرشیا جێگەی بێتەوە. یەکێک لەو کەسانی کە لە وەرزشدا ئاستێکی باڵای هەبوو هەمووکو یاریزان هەمووکو ڕاهێنەر و سەرپەرشتیار و دواتریش وەکو مامۆستایەکی زانکۆ ئەگەر لە وەرزشکردن دوورکەوت بێتەوە بەڵام لە نووسینی وەرزشی دانەبراوە. چەندین کتێبی وەرزشی ئامادە کردووە و نووسیوێتی کە ئەمڕۆ میوانی یەکەم بەرنامەی سپۆرت مەگەزینە ئەویش دکتۆرە شنۆ زاهیر. دکتۆرە شنۆ بەخێربەی، سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاسان دەکەم، سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ بەرنامەکەشتان، پیرۆزبای بەرنامەکەشتان لێکم. هیوادارم بەرنامەیە ببێ بە ڕچکێکی باش بۆ ناساندنی وەرزشکارانمان. زۆر سپاس بۆ تۆ، دووبارە بەخێربەی. و کەزانین ئەم کتێبانە 8 کتێبی وەرزشین کە لە ماوەی ژیانی خۆتا چ لە بواری زانستی بیا خۆ بواری وەرزشی تۆ هەردووکیانەوە بە سۆت بەیەکەوە و لێرەدا ئامادەت کردو لە کتێبخانەی وەرزشیە پیشانت داوە. کتێبخانەی وەرزشی هێدی کتێبی نووسراوی کوردی زیاکە و نووسری وەرزشی مامۆستانی زانکۆ یاخۆ کەسانی دەرەوەی زانکۆ کتێبە نووسن. پێشەوەی بێمە سەر کتێبەکان باسیکەن ئەمەوێ باسیەوەکەم تا چەند نووسین لە وەرزشە توێژینەوە لە وەرشە سوودی هەیە بۆ پێشکەستی وەرزش. وەڵێ ئێمە طبعاً هەموو بوارێکی زانستی ئەگەر بتێ پەرەی پێبێت ئەبێ لە خوێندن و لە دراسەکانەوە بکرێت. یەکێک لە دراسەکان توێژینەوەیە. تۆ چەندێک توێژینەوەت زۆرتر بێت لەو ئاستا ئەتوانی پەرەیەکی زیاتر بۆ بوارە بدەیت. یەکێکی کەش لە بابەتەکان نووسینە. ئێمە سەرچاوی نووسینی کوردیمان کەمە، بە تایبەت وەرزشیە. توان بڵم کتێبخانەکانمان هەژارن، بۆیە پێویستی بە نووسینی هەمومانەیە، پێویستی بە قەڵەمەکانی ئێمە هەیە. ئێمە کەسانی ئەکادیمین، کەسانی ئەکادیمی تەنها هێنانی بڕوانامەیەک نییە تۆ ئەم بڕوانامەیەت پێت بێ بۆی بتوانانی لە ناو زانکۆکانە وانە بڵیتەوە، بەڵکو دەبێت لە ڕێگەی ئەو بڕوانامەی و ئەرکێکی قورسترە لەسەرا کە تۆ هەچ کێشەیەکە بێ لە ناو کۆمەلگاکەدا دەبێت بە توێژینەوەکانت بە نووسینەکانت دەستبەری بۆ ئەو بوارە بتوانانی چارەسەریکەی. یەکێ لە کێشەکان کە ئەمڕۆ لە وەرزشە هەیە نووسینە توێژینەوەکانمانە. ئێمە تا ئێستا نەگەشتێتەوە ئاستە کە کار بە توێژینەوەکانمان بکەین. ئەو هەموو توێژینەوەی کە لە ناو زانکۆکانی کوردستاندا ئەکرێ بۆ تا ئێستا ڕاهێنەرەکانمان ناتوانێت سوودی لێوەرگرن. ئەمەش ئەگەڕێنەوە بۆ ئەوەی کە دوورکەوتنەوەیەک لە نێوان زانست و لە نێوان یانەکانە هەیە. ئێمە ئەبێت هەوڵ بین ئەم نزیکردنەوەی ئەم دوو سنتەرە لە یەکەوە بکەین، چونکە یانەکانمان بوون بە پێشڕەوی بۆ ناساندنی وەرزشکارانمان و زانکۆکانیشمان بوون بە پێشڕەوی بۆ بڕوانامەکان و بۆ کەسە ئەکادیمەکانمان. کەواتە ئەم دوانە ئەتوان بڵم پێکەوە بەستراون. ئەبێ ئێمە هەوڵی زیاتر بین لە ڕێگەی توێژینەوە نووسینەکانمان بتوانین ئەم دوو سنتەرە لە یەکەوە نزیک بکەین. باش دکتۆرە، وەکو ئەمە کتێبەکان کە لە بەردەستمانە یەکەمیان زانستی فسیۆلۆژیای ڕاهێنانە کە ئەم بابەتێکی زۆ گرنگە بە ناوی ئەجهیزەکانی یاخود فسیۆلۆژیای ئینسان لەشی ئینسان چۆن ئیشەکە زۆر بە وردی باسی وەکراوە کە لە ساڵی 2019 ئەم کتێبەتان نووسیوە لەگەڵ دکتۆرە ئیمان نەجمەدین. ئەمەوەیە باسی کتێبەکانی دیکە بکەم و دواتر بە لەسەر ئەوە کە بزانە ئەم کتێبانە بێگومان چۆن لەسەر ئەمانە ئیشتان کردووە. ئەماش کتێبی گۆڕەپان و مەیدانە کە لە ئامادەکردی دکتۆرە شنۆ زاهیرە بە هەمان شێوە لە ساڵی 2019 چاپ کراوە و یەکێک لە کتێب و نووسراوەکانی دیکە پزیشکی وەرزشیە لە ساڵی 2020 نووسراوە و باس کراوە کە ئەمەیە کە لەسەر ئەم سێ کتێبە بۆستم ئەم کتێبانە کورتەیەک لەسەر ئەمانە بمان باسکەی بزانین باز دەچیەکە نەمانە. بەڵێ من کتێبەکانم هەمووی خاوەنی هەش کتێبم، هەر کتێبم و لەسەر بابەتێکە عنی وە لەسەر یەک بابەت من بە ڕتمێکم وەرگرت بێت، چونکە ئێمەیەکێ لە کتێبەکانمان زانستی فسیۆلۆژیای ڕاهێنانە ئەم بابەتە لە ناو زانکۆ پەیمانگەکاندا وەک منهەجە خوێندرێت. بەڵام ئێمە تا ئێستا هیچ بابەتێکی کوردیمان نەبووە، بۆ ئێمەش لەو ڕوانگەیەوە دەستمان بر بۆەوە کە بتوانین هەموو ئەندامەکانی جەستە بە زمانی کوردی چۆن کارەکە ڕاهێنانە وەرشەکان چۆن کاریگەریان هەیە لەسەری لە ڕێگەی ئەو کتێبەوە. کتێبی دووەم گۆڕەپان و مەیدانە. گۆڕەپان و مەیدان بەدەر لەوەی کە وانەیەکە لە ناو پەیمانگا و لە ناو قوتابخانەکان لە ناو خوێندنگاکان لە ناو زانکۆکان ئەخوێنرێت،
لەگەڵەوەشە ئێمە سەرچاوی کوردیمان نەبووە بۆیە من دەست بر بۆ ئەو بابەتە کتێبێکی لەسەر بنووسین بۆی هەم مامۆستانی وەرزش هەم خوێندکارانمان لە ناو زانکۆکانە کە پێویستیان بە ڕاپۆرت هەیە بتوان سوودی لەوەرگرن کتێبێک تریان پزیشکی وەرزشیە پزیشکی وەرزشی یەکێکە لە بابەتەکان کە ئەخوێنرێت یەکێکە لەوانەکان کە ئەخوێنێت لە ناو زانکۆ پەیمانگەکاندا بەڵام ئێمە هیچ بابەتێکمان نەبووە بە کوردی بۆیە ئەم بابەتانە توانم بووە بە شوێن گرەوەیەک بۆ بۆی کە بتوانێت لە پرۆگرامەکانە هاوکاری خوێندکاران و مامۆستایانیش بێت بە خۆشحاڵیشەوە زۆربەی کتێبەکانم وەک منهەج ئێستا بەکارهێنرێت ناوزانکۆکانی کوردستان لە ناو پەیمانگەکاندا کاتوانیانە سوودێکی زۆر لە بابەتانە وەرگرن باش یەکێک لە کتێبەکانی دیکەت باسی زانستی بە ناوی زانستی وەرزش و تەندروستی لەشە کە ئەم کتێبە باسی خۆراکی وەرزشی و هەروەها ونی کە بزانم مادە و زەبەخشەکان و هەروەها باسی ئافرەتی دووجانی شەکە ئەم کتێبە ناوەڕۆکەکەی باز دەچیەکە ئێمە کەوتمانە زانستی وەرزش زانستە دەبێت بە شێوازی زانستی بکرێت و هەموو ئەو بابەتانەی کە ئەتوان بڵم لە 12 بەش پێکاتوە هەر بە شێو باسی بابەتێکەکە هەچ بابەتێک پەیوەندی هەبێت بە تەندروستی مرۆڤەوە لەم کتێبەیە باس کراوە لەوانە کە خۆراکە تەواوکراوەکانە ئافرەتی دووجیانە لەگەڵ ئەوەیە ئێمە باسی مەسەلەن کۆمەڵێک وەرزشمان کردو تاباتایە وەرشی کاردیۆ ئەمانە چۆن وەرشانە ئەنجام بدرێت کۆندامەکانی لەشە کۆندامەکانی لەش وەرزش چۆن کاریگەری هەیە لەسەری چۆن سوڕی خوێنە جوڵە چۆن کۆندامی دڵ ئەتوانی بەهێزکەی کۆندامی هەناسە بۆ چەندین بابەتی تریش کە لەم کتێبەیە باسکرەوە ئەم کتێبە بە شێوازێکی گشتی هەموو کەسێک ئەتوانێت سوودی لێ وەرگێت چونکە من بابەتەکانم تەنها لەناو پرۆگرامەکانی خوێندندا بڵین حەسر نەکردووە بەڵکو باسی ئەو کۆمەڵە کتێبی شنووسیەوە بۆ گشتی ئامە چونکە ئێمە ڕۆشنبیری وەرزشی یان هۆشیاری کۆمەلگا زۆر گرنگە بۆیە من کۆمەڵێک لە کتێبەکانم بۆ کۆمەلگا نووسیوە کە لەوانە زانستی وەرزش و تەندروستی لەشە باشە یەکێک لە کتێبەکانی دیکە وەرزش بۆ چارەسەری نەخۆشیەکان کە لەم کتێبەدا باز لە جوڵە وەرزشەکانەکرێت کە چۆن بۆ چارەسەری نەخۆشیە وەرزشەکان بەکاردێ کە بە وێنەش لێرەدا لەم کتێبە پیشانەدرێ لە کتێبخانەی وەرزشیدا ئەم کتێبە هەیە ئەو کەسانی کارزومەند دەتوانن سوود لەم کتێبە ببینن ئەمە باز لە ناوەڕۆکی ئەم کتێبەکەین کە لە ساڵی 2020ەکە ئامادەکرد بەڵێ ئەم کتێبیانم هەچ ئێمە طبعا ئەمڕۆ وەرزش وەک چارەسەرێکی پزیشکی بەکارهێنرێت بەڵام ئێمە تا ئێستا نەمانتوانیوە وەرزشیەکان کەس ئەکادیمیەکان کە بتوانین هاوکارێک بین بۆ پزیشکەکانمان بۆی ئەو وەرشانە چین لە کاتی نەخۆشیەکان ئەکرێت بۆ نمونە و کەسانێک نەخۆشی شەکرەیان هەیە ئەوانی نەخۆشی دڵیان هەیە ئەوەی دەوالی هەیە ئەوەی ڕۆماتیزمی هەیە ئەوەی ئازاری پشتی هەیە ئازاری ملی هەیە ئەوە سەرجەم نەخۆشیەکان ئەو نەخۆشیانەی کە چارەسەریان هەیە لە ڕێگەی وەرشەوە جۆری ئەو وەرشانە چین و چۆن ئەنجام بدرێت ئەم کتێبە توانە بڵام هاوکارێکی باشە بۆ پزیشکان بۆی بتوانن هەم ئەوانی کە نەخۆشن کام نەخۆشی کە بە ڕێگەی پزیشکی چارەسەری هەیە لە ڕێگەی وەرزشەوە ئەتوان بڵم لەو کتێبە ئاماژەم پێکردەوە بە شێوازی ڕاهێنانەکان چۆن ئەنجام بدرێ و بە وێنەش بۆی زۆر کەسمان هەیە چونکە ئێمە لەوانەیە خوێنەواری نەبێت بۆیە زۆربەی هەر سەیری وێنەکە بکە ئەتوانێت وەرزشەکان ئەنجامدا ئەوە ئەو وێنانەی کە بەکار هێنداون لەم کتێبە وێنەی خۆتانن یاخود لە شوێنی کەوەرتان نەخێر من وەرم گرتووە زۆری وێرەکان ئەتەرنێتم بەکارهێنەوە بتوانم ئەو جۆرە نووسینە کتێبە کوردیەکانە سوود لە سەرچاوی ناوخۆ وەرناگیرێت بەڵێ ئێمە زۆر جار کەسەکانمان مەسەلە من پێویستم بە کۆمەڵێک تەمرینەوە بۆ نمونە لەما باسم کردو ئافرەتێکی دووجان بەڵانەیە کچێک قورس بێ من وێنێکی بخەمە ناو کتێبێکەوە بتوانم کۆمەڵێک وەرزش هەیە پێی بکەم بەڵام لەم کاتەیە پەنابەرین بۆ باشە یەکێک لە کتێبەکانی دیکە پەروەردەی وەرزشیە بنەما تیۆری پراکتیکی کە ئەم کتێبە یەکێکە لە نووسینەکانی دکتۆرە شنۆزاهر کە ساڵی 2022 ئامادەکراوە باز لە بنەماکانی فێربوونی وەرزش بەلایانی تیۆری و بەلایانی پراکتیکیەکرێ کە جۆرە وەرزشەکان جیاواز کراوە کە پێم وایە ئەمە وەکو منهەجێکیش لە مامۆستایانی وەرزش سوودی لێبینن ئەم کتێبیانم ئێمە وانەیەکمانەیە پێڵێن پەروەردەی وەرزش لەناو قوتابخانە و خوێندگاکانە ئەخوێنرێت بەڵام بەداخەوەی کە لەناو قوتابخانەکان ئەخوێنرێت وەرزشە نەک پەروەردەی وەرزش پەروەردەی وەرزش زۆر جیاوازە لە وەرزشکردن بۆیە منم کتێبە لە ڕوانگەی ئەوەی کە کەسێکی وەرزشکار بین هەم کەسێکی ئەکادیمین وەک دڵسۆزیەک بۆ وانەی پەروەردەی وەرزش ئەو جۆرە وەرشێک کە ئەخوێنرێت ئەو جۆرە وانەی کە خوێنە ناو قوتابخانەکە من ڕەتیەکەمەوە بێت بەم جۆرە بخێنە کە من لەم کتێبە بۆیە من ناتوانم دەنگم کا بە هەموو مامۆستایەک
ئەم کتێبە بنووسیوە بۆی مامۆستایان بتوانن سوودی لێ وەرگرن بۆی بتوانن لەمە دووە بەو شێوازەی کە باس کراوە کە بنەماکانی پەروەردەی وەرزش جەستەییە، ڕۆشنبیریە، دەرونیە، کۆمەڵایەتیە لەگەڵ تەندروستیە ئەبێ ئەم لایەنانە ئەم بنەمایانە لە ناووانەیەکی پەروەردەی وەرزشە هەبێ کە من لەم کتێبا زۆر بەڕوونی هەموو بابەتەکان و کۆمەڵی بابەتی تیۆریە کە خوێندکاران و قوتابیان ئەتوانن سوود لەم بابەتانە وەرگن لە ڕێگەی مامۆستاکان. بەڵێ من سمینارم کردووە یەکێک لە سمینارەکانم لە پەروەردەی ڕۆژهەڵات کە سوپاسی بەڕێوەبەراتی وەرزشەکەم کە ئەوان ئامادەکردنی سمینارەکەمەکەن لە دوکان لە پەروەردەی دوکان لە پەروەردەی شارە زوور لە پەروەردەی شار باژێر ئەمانە هەمووی سمینارم کردو کەوانی بە پەروەردەی وەرزش دەبێت چۆن بەڵێ من ئەمە بە PDF بڵاوم کردوێتەوە ئەم کتێبیانم بە PDF بڵاو کردێتەوە بۆی سەرجە مامۆستایانتان سوودی لێ وەرگرن. باشە لە ساڵی 2022 کتێبێکی دیکە پەیوەندی وەرزش و ئابووری و سیاست ئەم سێتەوەرە لەناو کتێبێکا جێگەی کراوەتەوە کە وەرزش ئابووری سیاست چ پەیوەندیەکیان هەیە بەیەکەوە لەمەدا باسکراوە نووسەری ئەم کتێبە بمان باسەکە بزانین ئەمە چ پەیوەندیەکیان هەبێت. بڵێ ئەتوان بڵێم ئەمە کتێبێکی نوێ بوو نووسینی قۆناغێکە لە قۆناغێکی کلاسیکیەوە کە ئێمە زیاتر شتە تەندروستیەکان زیاتر لە وەرزشا باسەکەین بەڵام ئەمڕۆ وەرزش تەنها پەیوەندی نییە بە تەندروستیەوە بەڵکو پەیوەندی هەیە بە بوارەکانی و زانستەکانی تریشەوەیکە لە زانستە هەرە گرنگەکان کە ئەمڕۆ بناغی وڵاتانی لەسەردانڕێ ئابووریە یەکێک لە هەرە زانستە گرنگەکان سیاسەتە هەموو وڵاتێک سیاسەتێکی خۆی هەیە سیاسەتی وڵاتێکە چۆن داڕژەیەکە لە بەشەکانی کە ئەمڕۆ کاری لەگەڵاکە وەرزشە وەرزش ئەمڕۆ هێزێکی نەرمە لە سیاستدا بەکارهێنرێت ئێمە چۆن بتوانین ئەو هێزە نەرمەش لە کوردستان بەکار بهێنین کە بتوانین وەک جەنگێکی سارد بەکاری بهێنیت بۆ ڕوبەڕبوونەوەی وڵاتان ئابووری ئەمڕۆ ئابووری وەرزش بۆ بە ژێرخانێکی ئابووری بۆ دەوڵەتان ئێمە چۆن بتوانین مارکێتین بکەین بۆ چۆن بتوانین پیشەسازی وەرزشی بۆ بەرهێنان بکەین لە وەرزشیە ئەمانە هەمووی لەم کتێبەیە زۆر بە زانستیانە من باسم کردووە و کۆمەڵێک پێشنیاری شمتیا کردووە بۆ حکوومەتی هەرێم ئەگە بتوانێت کاری لەسەر بکە ئەتوانین وەرزش بکەین بە بناغەیەکی باش بۆ ژێرخاوی ئەمانە ئەم زانیاریانە بەڵێ سەرچاوی ئەم زانیاریانە ئەتوانم بڵێم زیاتر من بابەتە ئابوووریەکان خۆم خوێنەرێکی باشم و سیاسیەکانیش و کۆمەڵێک کەسی سیاسی وەرگرتووە ئەم کەسە سیاسیانە کە ئێمە بۆچی هاتوونەتە ناو بواری وەرزشیەوە ئەوان وەڵامی خۆیان یاوەتەوە و کۆمەڵێک کەسی ئەکادیمی لە بواری سیاسیەکە هیچ پەیوەندێکیان بە وەرزشەوە نیە لە ڕوانگەیوان و ئایا پەیوەندی هەیە لە وەرزش و سیاسەتدا ئەوانش وەڵامی خۆیان هەبووە هەروەها بەشە ئابوورەکەشی کۆمەڵێک کەسی ئەکادیمی کە خاوەن بڕوانامی دکتۆران لە ئابووریە ئەوانش لێدوانیشم لە ئەوان وەرگرتووە ئەتوان بڵێم ئەمە نوێگەریەک بووە لە ناو وەرزشە و هەروەها یەکێک لە تەوەرەکانیش باسی کەسە وەرزشکارەکانمان کردووە کە سیاستمەدارێکی وەرزشی چۆن ئەژمار ئەکرێت و وەرزشکارێکی سیاسی ئەوانەی کە وەرزشکارن چونەتە ناو بواری سیاسی و ئەوانەی سیاستمەدارن ناتونەتە ناو بواری وەرزشە ئەتوان بڵێم لێرەشا کۆمەڵێک کەسی کەمان باس کردووە بە وێنەکانیشانی تێدایە. باشە فسیۆلۆژیای وەرزشی چاپی یەکەمی 2023 دواهەمین کتێبی دکتۆرە شنۆزاهیرە کە ئەم کتێبە ئێستا خۆی باسی کردووە چاپی یەکەمی دەرچووە ئەمە ئاماژێ بۆم بی کە ئەمیش لەگەڵ دکتۆرە ئیمان نەجمەدین ئاباسایە. بەڵێ ئەم کتێبیانم سوپاسی زانکۆی سلەیمانیەکەم کەم کتێبی بۆ چاپکردن ئەم کتێبە وەکو کتێبێکی منهەجی بۆ هاوکاری پرۆگرامەکانی خوێندن چاپکراوە ئەم کتێبە باسی سەرجەم بابەتە فسیۆلۆجیەکان کە پەیوەندی جەستە چێ بە لە ڕووی ڕاهێنانەوە ئێمە چۆمتان بەهێزیکەن ئەمەشێکی کە لەوانەکان کە لە ناو کۆلێژی پەروەردی بەرش و بڵین پەیمانگەکاندا ئەخوێنرێت بۆیە ئێمە بە شێوازێکی ئەکادمی ئەم بابەتەمان نووسیوە بۆ خوێندکاران و مامۆستایانش بتوان سوودی لەگرن و ئەو کتێبی تریشان بۆی بیرم نەچێت ئەوەی پەیوەندی وەرش سیاسەتەکە ئەوە بۆردی وەرشی یەکێتی نیشتیمانی بۆی چاپکردم من سپاسیانەکەم و هەروەها ئەوەش سپاسی بەڕێوەبەراتی وەرشی سلەیمانی شەکەم کە ئەرکی ناساندنەکەیان لە ئەستۆ باشی دکتۆر لە کۆتاییدا ئەمەوێ پرسیاریەوە لێ بکەم ئەم کتێبە وەرزشی کوردیانە تا چەند خوێنەری پیا کردوێتەوە؟ بەڵێ ئەتوان بڵێم ئەمە نەک خوێنەر بەڵکو منی زیاتر ناسان من خۆم کەسێکی وەرزشکار بووم پێشتر ئەتوان بڵێم نووسینەکانم زیاتر کاریگەری هەبووە لە لای خەڵک تاوەکو وەرزشەکەم وەرزش بۆ ماوەیەک تۆ وەرزش ئەەکەی لە دوای دابڕان لەوانە جیلەکانی
دوای خۆت بەباشی نەدناسن بەڵام نووسینەکان نەخێت لە دوای نەمانیش هەر ئەمێنێتەوە ئەتوانە بڵێم ئەرکی سەرشانی هەموو مامۆستایەکە و هەموو کەسێکی ئەکادیمی و هەموو وەرزشکارێکە کە بتوانێت دەستگا بنووسین بۆی بە هەمومانە بتوانین کتێبخانەی کوردیمان دەوڵەمەندکەین بتوانین ئەو کەلێنەی کە دروست بووە پڕیکەینەوە و نووسینەکانمان چەند زۆر بێت ئێمە ئەتوان بڵم بەرگریەکی باشە بۆ زمانی کوردی شوکە ئەمڕۆ زمانی کوردی خەریکە بەرەو نەمانەچێت ئەگەر ئێمە نتوانانی سەرچاوەکانمان زیاد بکەین چۆن بتوانانی بەرگریەکی تەواوکەین لە زمانەکەم هەم بۆ دۆکمنتکردنی وەرزشی هەم بە کللتورکردنی وەرزشی لە کۆمەڵگایە لە ڕووی نووسینەکان دەتوانین کاریگەری زیاتر دروستکەین دکتۆر شنۆ زاهیر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوە سپاسی ئەو کاتەشتانەکەم بە منتان بەخش زۆر سپاس